بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ سڵاوە ئەم کاتتان باش. ئازان بێگومان دەزانن ئەمڕۆ یەکێک لە جینایەتکارترین مۆرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران واتە ئیبراهیم ڕەیسی دەسەڵاتی ئیجرایی واتە سەرۆ کۆماری ئەو وڵاتە بەدەستەوە دەگرێت. ئەمە بە شێوەیەکی بەرچاو لە ئاستی ناوخۆ و دەرەوەی ئێراندا کاردانەوەی لەسەر دەکەوێتەوە بۆ لێکدانەوەی ئەم هەواڵە داوامان لە تێکۆشەری دیرین و سیمای ناسراوی خەڵکی کوردستان بەڕێز کاک یوسف ئەردەڵان کردووە کە ببێت بە میوانی ئەم بەرنمەیە و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. کاک یوسف سەرەتا زۆر بەخێراتنتان دەکەم و سپاسان دەکەم کە ئەم داوەتەی ئێمەتان قبول کردووە. یەکەم پرسیارم ئەمەیە کە ئەمڕۆ سێشەممە ڕێکەوتی 3 ئاگوستی 2021 بەرابەر لەگەڵ 12 مانگی گەلاوێژی 1400 ئیبراهیم ڕەیسی بەڕەسمی دەسەڵاتی ئیجرایی حکوومەتی کۆماری ئیسلامی لە ئێران بەدەستەوە دەگرێت. خودی ناوەرۆکی هاتنە سەرکاری ڕەیسی باز لە چی ئەکات؟ سڵاو لە بینەرانی خۆشەویستان و سپاس و سڵاویش لە ئێوە کە ئەو دەرفەتانە بە مندا چەند کەلیمەیەک لە خزمەتتان نابم. پرسیارەکەتان زۆر ئام و بەجێگەیە. دیارە دوای 42 ساڵ حکوومەتی نگریسی ئیسلامی ئیسا یەکێک لە ناسراوترین عامڵەکانی مەرگ و کوشتاری جمهوری ئیسلامی ئیتر کردوێنە بە ڕێی جومهور خۆشوانە زانێت کە ئینتخاباتی ئەم دەورە چەندە سارد و سڵ و چەندێ ئینتسابی بوو تا ئینتخابی ئەگەر جاران هەراو بەزمێکە بوو لەسەری ئەمڕۆنە هەر ئینتسابێکە. ئینتساب بە مانای ئەوە سەکاوانە دانیا ئیدامەی ئەم ڕەوەندەیە کە تا ئێستا هاتووە. یعنی تەغییرێکی ئاوا نییە بەڵام سەمەرەیە خەریکە ئیدامەی کوشتار و نەکبەتێکە کە خولاسەکەی بووە تا هەر ئەمریکا ڕئیسیەت وەلا لە حکوومەتی ڕۆحانیشە کۆپور محەممەدی بوو ئەو شەیگە لە ئەو گروهی مەرگە بوون و نەتەنیا ئەوان سەدانی تریان هەر لەو گروه مەرگە هەروان یەکیشان لە سوێدە خەریکن محاکمەیەکەن اتفاقاً ڕەنگە ئەوش کاردانەوە باتەوە سەر حکوومەتی لەواقع لە تەبلیغی لە ڕواڵەتی ئەم حکوومەتی ئیسلامیەوە هەرە ڕێی جمهورە لە دنیا. دەرهەر حاڵ ئەم تەغیرە بێسا ئەم انتقال قدرەتە ئیدامەی قدرەتە هیچ انتقالێکی نییە و ئیدامەی هەر ئەم ناکارامەی حکوومەتی جمهوری ئیسلامیە. یعنی هیچ تەغییرێکی ئەوتۆ کە جەماعەتێک بە ئینتزاری تەغییری ئارامبێ نیە بەڵکو ئەمە جەوهرەی جەنایەتی جمهوری ئیسلامیە ئەبێت چاوەڕوانی بەداخەوە ڕۆژانی زۆر زۆر سامناک و پڕخوێن بین چون تەواوی مەوجودیەتیان کاگەر ئەژین یەکدەسەو بووەتەوە بۆ پشت و بڕی تەواو. یعنی ئەوە سامناکیەکمان بۆ دێنێتە بەرەوە کە بێ خۆمان ئامادە بکەین. زۆر باشە کاک یوسف، خۆی ئیبراهیم ڕەیسی وەکو یەکێک لە قاتلێنی زیندانیانی سیاسی دەهەی 60 ناسراوە و تەنانەت خۆشی ئەمەی ناشارێتەوە. پێتان وایە کە ڕژیمێکی وا مونزەوی لە ئاستی نێونەتەوەییدا بە دانانی قاتڵێک بە ناوسەر و کۆمار لەگەڵ چی بەڕەو ڕوو دەبێتەوە؟ وەڵا تایسا هەروە ئەرزم کردی ئەمە خۆ موردی بێزە وەکو تایبەتی نیە مە ئیدامەی هەر ئەو حکوومەتەیە. ئەو حکوومەتە ئەوەش یەک گۆت بزانین مەسئلە نەتەنیا قەیرانی ئابووری نەتەنیا نائارامی ئیجتماعی هیچ کام لەوانە دلیلێ نابێ بۆ ڕووخانی حکوومەتێک لە دنیا. نائارامی زۆرە. ئەو وڵاتە ئەفریقایەکان هیچ خەبەرێکیانمان لێ نییە ئەنواعی جانەوەرگە لێ هەر وەکۆم ڕئیس و ئەمانە حکوومەتەکەن. یعنی ئەوە نەبێ کە سرف ئەوە جانەوەرێک بێت حکوومەتکای تر بژین مەسەلە تەواوە. اتفاقاً مبارزەکردن تەک ئەوە ئەو پەدیدەیە لە مهمە و ئەلانە
بەڵێ لە ئێرانە ئەم حکوومەتە گەیشتۆ بێرە ئەوەشێ بزانین ئەوامڵێک کە ئێرانی هەر تاریخی ئێران بۆ نووسراوەتەوە کە تەعادڵی سیاسەتی بینالمەلەلی ئەو ئێرانەی دروست کردو و نگای تێرێ ئەو ئێرانە ئێوە لە نظرە بگرن ئەگەر یەک وەخت لە دوای شەڕی ئەوڵ ئەگەر ئینقلابی ئۆکتۆبر نەبووە ئەو کشوەرە نەبوو هەر وەکو چۆن ساکسپیکۆ تەواوی منتەقەکانی عوسمانی تەقسیم کرد ئەو سەرزەمینیشە ئەو نەخشێشە و جغرافیایشە تەقسیم کرد بوو بە سێ بەش یەکی بەشی ڕووس و یەکی ئینگلیس و ناوەڕۆکە ناوەڕاستەکەیان کرد بوو ئەسفان و شیرازیان بە ئێسان نابوو بە هەر ئەو مەمالێکی مەحروسە قەجەرە منزورمەوەی کە تەعادلی بینالمەلەلی خۆی حال لە بحرانە بەتایبەت ئەم کۆڤیدە کە ئەلعانە هات ئەم ویروسی تاژدارە ئەم ویروسی کڕۆی دەهات ئەمە خۆی نەکبەتێکە کە تەواو ئەم حکوومەتە نەکبەتکەرە لێ کەڵکوەرەگرن نوکتەیەکە کە ممکنە بڵین ئەم نەکبەتە ئێدامەیەک پیا بکە ئەشێ هەر لەم ئێدام پیاکردنە ئێمە ڕێگەی خۆمان پتەوتر بکەینەوە کە لە کاتی ڕووخانە ئامادە بین وێلا ئینتزاری ئەومانە بێ کە چون ئەویانە هێناوەتە سەرکار ئەوە 200 یا 3 ڕۆژتر ئەو حکوومەتە ڕوخێ ئەو خۆشخەیاڵیە نەکەین وێلا ئەوەی گەیشتوتە ئاخری خەت گەیشتوتە چ لە باری ئابووری چ لە باری سیاسی و ئاعتباریەوە هیچ مەشروعیەتێکی نییەوە حکوومەتە بەڵام ئەوەی کە دەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین ئەوەی مهمە وێلا ئەو بەرەکەی تری تعادلی سیاسەتی بینالمەلەلیش حکوومەتێکی نەکبەتی وەکو جمهوری ئیسلامی پێویستە هەر مەگەر نبینین لە ئەفغانستان هێشتا دیسانەوە خەریکن تالبان تێرنەوە ڕایك ئەی بین یان وەکو یۆ ئەفغانستانێک دەر هەر حاڵ مەملەکەتێکی کۆن بوو سەدان و هەزاران خاترەی تاریخی شەرخی لەسەر لە سەمەرقەند و بوخارا و ئەنواعی شارەکانی ترکە یەک وەک مەهدی تەمەدونێکی شەرقی بووە ئەوانە داغان بووە نابودیان کردووە یعنی نابودیان کرد بە ئینوان ئەوە کە زد و کۆمۆنیستن تەرەفدارەکانی شۆرەویان بە ئەوان کۆمۆنیست قەتڵعام کرد و دەرکرد دووارە دەبێن خوانەوە ئاڵۆزیانە هەر بۆ جۆرە دروست کرد تالبانیان دروست کرد دوایەوە داعشیان دروست کرد دوایەوە ئیسانەوە تالبان تێرنەوە ئەو کلانەوە کە لە ئەفغانستانێکن ئەوە دروست کاردانەوەکەیشی لە ئێرانە بینین کە نقطە مشتەرەکێک لە هاتنە سەرکار تالبان لە بین ئێران و ئەمریکا هەیە ئەمریکا تالبانی پێخۆشە بێتەوە ئێرانیش تالبانی پێخۆش چون یەکدەست بێتەوە مەسەلەی ئێران ئەو نقطەیە بۆ مهمە کە بەداخەوە لێرە خەریکە بە نەفی ئەوان ئەم بحرانی کۆرۆنای شەر یارمەتیان دەدا زۆر باشە کاگەسوف هەر لەسەر ئەو خۆشخیاڵیەی کە جەنابتان وتان کەسانێک دانانی ڕئیسی وەکو سەرۆک کۆمار بە سیاسەتی یەکدەستکردنی نیزام تەرجمە دەکەنەوە ڕای ئێوە لەسەر ئەم هەڵوێستە چییە؟ ئەوە لە پێشنەکەی جواب داوە مەسەلە ئەو هیچ شتێک بە تەواوی بێژم نەگۆڕداوە ئەوەی کە هاتووە ئاخرین تیریان هەست بەڵێ ئاخرین تیری قێرانیان هەیە کە تەواوی هێزەکانیان لە قاڵبی کوشتارە بگرنەوە چون در هەر سوورەت سەدان پارامتر ئەمانە خەریکن کارەکەن لەم چەند ساڵە لە جەریانی فەرهەنگی و نفوزی فەرهەنگی و ئەنواعی پێکاوردنی نازانم بنیادگەل فەرهەنگی کە چاوان پێکەوتەوە یەکی لەوانە مەسەن لە کوردەواریا و کورد پرس لەو وەختە مەسەلنەوەکە لە هەر ئەمان زمانی ئەمانە ئەو ئطلاعاتی کوردستان ئەمنیەتی کوردستان ئیدارە ئطلاعات ڕۆژنامە ئاوی دەر و نازان چی دەرتێت و ئەی بەسێت و دەری تێت و بە زمانی کوردی کەسێکی غێرست یەکێ لە پارامترەکانیان هەر ئەوەیە کە تەلاشەکەن کە بەڵکو بە جۆرێک
تەبلێغێکی نالەبار لەوەی کە ئەو حکوومەتە ئیسە یەکسەر بۆتەوە بە تۆ ئەرشکەم خۆمانی لەگەڵ تەبلێغ بدەین ئەوە خەتەرناکترین حاڵەتێکە کە ممکنە تەبلێغ بکرێت کە لەواقع ئەتانی کاری بەسەرمانەوەنەوێ ئەگەر مەسەڵەن ئێمە فڵان کاری محیط زیستی بکەین ئەوەی کە لە NGOەکان بۆ وجود هاتکن وەکو عەکسەڵ ئەمەڵێک ئەبینین لە پرێک لە NGOەکانیشە هەر حکوومەتە لەو شوێنگەلترەوە دەخاڵەتەکە لەسەری ئەگەر NGOێک بەمەیلی نەبێ ئەیانگرێت بەڵام نفوزیە برێ هاتیان ئەسان نزارەتی هەست بەسەریانەوە خۆشیان نایشاردنەوە بە ئیسڵام بەڵام ئەوەیمان لەبیر بێ وەکو تەجروبەیەک بیگەڕنینەوە بۆ دواهاتەوەکان و دوارە هەر بیگەڕنینەوە حکوومەت بەدەستی خودی خەڵکەوە ئیمکان پەزیرە هەر ئەو چەند مانگەی کە پێشمەرگە لە ناو شارەکانە بوو یا بە لە خیام و دەورانی خیام و دوای خیام لە کورتانە کە مەسئلەی پێکهاتنی شەورای شار پێکات وە قبولیان کرد تای بەداخەوە ئەو وەختە هێزمان نەبوو نیگای بێرین کوردستان بوو بە جبهەی دژی دواکەوتوی ئیسلامی نەیوت بە جمهوری ئیسلامی فەزایکی لائیکیشی بوو بەتوانی هەر لەو بەینا بەبێ هیچ ئیمکاناتێ خۆی بەڕێوە بووە بژیت و ئەوە نوکتەی فرە مهمە یانی شدەنیە لە هیچ ئاژاوەیەک نترسین ئەوە بڵێن ئەگەر حکوومەت بروخێ ئاژاوە تێتە بەرەو ئیتفاقا نایتە بەرەو حکوومەت ڕووخا حکوومەتی شار ڕووخا لە ڕووخانی حکوومەتی شا ئەو کاتێک کە ئیتر حکوومەتی هەرچەند سەردەمێک زۆر کورت ئیسلامیەکان ویستیان وەکو سەفتەری و نمونەیەک مشخصە ئێمە لە سناکە شارێکی گەورە و قابل سڵا ئەوەتە کە وەکو معیارێک چاوی لێ بکەین مانیەک مەسەبیەکان گەرەکیان بۆ حکوومەتکە نەشد لە کوردستانە نەشد کوردستان جێگەی حکوومەتی مەسەبی نییە کەوا بوو فەزایکی لائیک لە کوردستانە تاریخەکەی ئاوا نووسراوە ئاوا پێکاتوە کە ڕیشەی تاریخی هەیە بەڵام خۆشبەختانە ئیسلامی سیاسی بەسەریا زاڵ نییە و هەر نیروێ گەرەکی بێ ئیدامە بە بە ژیانی سیاسی ئەشەی دفاع بکات لە لایسیتە لە کوردستانەوە حەداقەلیەتی دوایەوە مەسەلەی ملی اتفاقا مەسەلەی نەتەوایەتی یەکێ لە هەر مەسەلە گەورەکانە وەکو مەسەلەیەکی دموکراتیک ئەبێ لەبەر حل بکرێت ئەلەم چەند ڕۆژیشە ئەلەم یەک دو هەفتە اتفاقا ئەوەی نیشاندا کە مەسئلەی ملی چەندێ مهمە هەرم سەر هەڵدانەی خوزستانە ساڵێ لەوە بەربوو بڕێک لە کارەکانی خوزستان بە هەڵاوت کە وەڵا مەسەلەی ناسیۆنالیستیەکان تێکەڵ مەکە وەلی ئەلعانە دیاری کەوتووە بابە خودی ئەو سەنعەتی نەیشەکەری عەزیمی زۆر متەرەقیانە و پێشکەوتوانە خۆی بەشێکە لە ئالوودگی و مەسئلەی ژیانی ئەو خەڵکی عەرەب و میلەتی عەرەب یعنی ئەو جوانە تێکەڵن بەیەکەوە بەشێکا بژیت ئەشێ ئەو جێگەیە ئەبێ بیپارێزێ ژینگە پارێزی یەکێکە لە هەر سادەترین هەنگاوی ئەوەڵی ژیانە لە ژینگە پارێزیەوە بیرە هەتاکەی ئەو محافزەتەکانی تر لە هویەتی خودە بەشەر وەختارێکە هویەتی هەیە ناویکی هەیە دروستە کاگی یوسف شاید ئەم قسانەیەکەی جوابی ئەم پرسیارەی ئاخرم بێ بەڵام ئەمە وەک دوایین پرسیار ئەڵم دوایین پرسیارمەوەیە کە بەم هەموو سەرهەڵدان و مانگرتن و خۆپیشاندان و ناڕزایەتیانێکە ئێستا لە ئێران دەکرێت بەڕای ئێوە داهاتووی ئەم خەباتە بەرەو کوێ ئەڕوات وەڵام بەرەو کوێ ئەڕواوە پێشبینی خۆ غێبەزان نیم وەلێ دیارە ئیتر خۆمان هەر ئەوەن واکە دلبوون و لەم چەند ساڵا بووین و ئومیدوارم پرەکان دەیان سەدان ساڵ سەرجنی بکەن وەلێکان ئەبینین فەرقەکان ئەبینین لە حرەکەتی جەماوەریە
ئەوە ساڵی هەشتا بینینەوە 6 بینینەوە 8 بینین ئەبینین پلە خەریکە جەماوەری ترە و ئەبێتەوە واقعیتر تێتە سەر عەرز و ئەو مەسەلەی هاتنە سەر عەرزە ئەلعانە ئەگەر بێژین گەیشتوینێتە ڕێگەیەک هەنگاوێکمان ماوە بە ڕوودەڕووی لەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامیە جبهەکەی ئەوەڵ جبهەکەی لە شوێنێکایە کە نێوی کوردستانە کە ئیسلامی سیاسی بەسەریە زاڵ نییە ئەو خۆی فرە مهمە یعنی تێکەڵ پەیوەندیدانی حەدی مەسئلەی ملی لەبەرە کە ئەوەی واقعی ئەکتیڤە وجودی هەیە لە کوردستان لەگەڵ مبارزاتی کرێکاری و تەواوی ئەو حرەکەتە ناڕزاییەکە کە لە تەواوی ئێرانە بە وجود هاتووە و لە جینگە پارێزەکان مەخسووسن کە ئەو حکوومەتە وای کردووە ئەو مەملەکەتی ئێرانەی کە محلێ بووە هەزاران ساڵە بە شەرتەیە توانیوە بژیت وها کردووە کە مەناتق مختلفی وها لە بین بردووە ژینگەی وها لە بین بردووە کە خودمەتوەکان خەرکن لە بین دەچین یعنی ئەوەیە کە ئەو پەیوەند ئەو دووسێ عامڵە یەکی ژینگەیە یەکێ مەسەلەی هویەتی ئەفرادەکانە تۆختاری هویەتت نەبێت ئێران کشوەرێکە کەسیلور ملە و بۆ ژیان کردن لەگەڵ یەکا پەزیرشی ئەو مەسەلە ئەوەڵین هەنگاوی لەواقع برایەتی و مبارزەیە لەوەیە ئەمینین ئالم چند ساڵە نیشانیاندەوە هەر لە ڕۆژانی ئەوڵەوە نیشاندا کە کوردستان جبهەی مبارزە لەگەڵ حکوومەتە نەپشتی جبهە بەداخەوە لە ئەوڵەوە ئەو هێزە ئازادی خواز و متەرەقیەکان دەرکی ئەوانە نەبوو فقط بە ئەوان پشتی جبهە تماشایان کرد کە جبهەکەیان ڕووخا پشتی جبهەیش نەما وەلا فرێک لە هێزە چەپەکان و ئازادی خوازەکان هەر لە سەردەمی خیامە لە کوردستانە هێزیان بوو یعنی ئەفرادیان بوو نەوە بێت لە جێک و هات بێتن ئەوانیش ساحێ و نەزەر و هێز و عزویان بوو بە سەدان وەلێ چۆن جبهەیان نەبوو کە جبهەکەیان ڕووخا مەجبور بوون بڕۆن ئەوانەمانەوە کە کوردستان جبهەیان بوو ئەوە مەسئلە ئەوە نییە کە چۆن بە ئیسابێژین کورد بوون لە کورسانمانەوە نا چۆن جبهەی مبارزەیان کورسان بوو لە کورسانمانەوە ولا فرێک لەو حزبگەلە بووە یەک وەخت ئێسا بەناو حزب بوون وەلەکانێ چون مبارزێک نەبوو ئەوانیش نەبوون بەس مەسەلەکە ئەوەیە کە زەمینەی مبارزەکە موجودیت مبارزەکە کە عبارەتێکە لە مبارزەیەکی پێشکەوتن خواست لە وە خەدەمی ئەوەڵیشی لایکە قەدەمی ئەوەڵی لایکە دەڵێم چون بەشەری کە سکی برسی بێ تەبان ئەزەن دین و ئیمانی هەر نییە وەلێ ئەگەر بەشەر بین بەشەر هەم ژنە هەم پیا حداقل ژیانی لازمە هویەتی لازمە ئەو سێ ئەسڵە لە کوردستان ئەتوانێ وەکو جبهەیەک بێ جبهەیەک بەرابەر بە جمهوری ئیسلامی و لە کوردستانی شت دەست پێکە بێخود نییە کە فەرماندەی سوپای پاسداران تێ لە کوردستانە قساکە وەیژێ ئەوە سەنگەری ئێمەیە ئێمە تەواوی ئەیکەین بە گۆڕستانی نازانم بۆ ئەو قساکە بۆ ئەوە ئەو ئەری لە کوردستان هاتێستالعانە دروستە لە شەقامەکانی کوردستانە خەبەرێک زاهرەن نابینی بەڵام ئەوەی کە مطمئن بین کە ئاسەواری هەر ئەو ئیدامەی ئەو شۆڕشە ماوە جەماعەتێکان گەریکانە تاریخ بسڕنەوە بێژن ئیتر ئەوە حکوومەت هات و ئیتر گشتی شکستی خوارد و هەرچی شکستی خوارد و دوارە مەسەن لە ساڵی 1970 مثلەن 1370 دوارە چتکە لێ دەستی پێکردەوە نە هەر لە 1357 ئەو سەر هەڵدانەوە کە بوو درێژەی هەیە بەڵێ بە ئۆفتوخیژەوە بەڵام درێژەی هەیە حتاکە ئیسش کە ئێمە خەریکی ساکن هەر لە خۆڕان نییە منی کە 40 ساڵە لەوێ دوورکەوت بوو هێشتا هەر ئەو هەستمە هەیە و هەر ئەو حساسە هەیە کە لە نزە جغرافیایی و دوورکەوتومەتەوە و مەسەلە ئەوەی ئەو تەداومە وجودی بوو
هەر هەیە ئەحسابەکانی شەبینی هەر بۆ جۆرە ئۆپتۆخیزیان هەیە بەڵام تەداومە ئێمە دەستێکی تازەیەک وجودی نییە یعنی نییە دوایەوە لەسەر هەڵدانە دواگینەکانە هەستکە بەڵێ وەڵام مەرجون دوارە خۆیان کۆکەنەوە و دوارە ممکنە سازمان تشکیل بن و هەر بۆ جۆرەوە کرد کۆمەڵە مەگەر بە لە ڕوخانیشا خۆ ئاوا تشکیلاتێک نەبوو بەڵام منتەبختك واقعیەتی انقلاب واقعیەتی زمینەی انقلابیە قسەی کرد قسەکەی گرت ئاسمان و هات و ئیسەی شەر بۆ جۆرەسە ئەگەر جوانەکان ئەگەر ناڵەکان بتوانن هەر بۆ فرمەی یعنی بە تعدادی کەم وەلی منسەجم وەلی معتەقد کە کوردستان بەجێ نێڵن لە کوردەوانیە بمێنەوە وەڕێحەتیان هەر ئەو یاریدان بە یەکترین بە لە نەزەرگردن ئەوە کە ئەو سوپای پاسار و ئەو نەکبەت و ئەو هەڵامەتە هەست بە سەریانە بە قبولی خەتەراتەوە ئەکریە فرێشەکردێ و خۆشیان نەدەنە دەم یەکنەوە بەعزە وەختە تەزاهوراتی ناحەساوەوە چۆن گشت هەرچی شتێ لە خەیابانان نییە خەیابان باسە معیارێکە لە وەختی خۆشە دێتە مەیدان وەلی بۆ هەموو شتێکیش ناوێ بیتە ناو شەقام و خۆت بیتە گولەی حکوومەت ئەوچە خۆی مەسئلەیەکە دەبێت زۆر 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 سپاس کاگی یوسف ئەردەڵان بۆ بەشداریت لەم لێکدانەوەی هەواڵە خۆشەویستانە ئەوەی بینیتان لێکدانەوەی هەواڵی ئەم جارەمان بوو لەژێر ناونیشانی هاتنە سەرکاری ڕئیسی وەکو سەرۆک کۆماری ڕێژیم و ئاکامەکانی کە لەگەڵ بەڕێز کاگی یوسف ئەردەڵان تێکەشەر و سیمای ناسراوی خەڵکی کوردستان تاوتێمان کرد تا بە یەگەیشتنەوەیەکی تر کات و ساتێکی خۆش.